لە دوای مردنی مستەفا قاسمی هەڵگری ڕاگەزنامەی ویلایەتە یەکگرتووەکان ژمارەی ئەوانەی لە ماوەی 20 ڕۆژی ڕابردوودا بە هۆی سەرما و ناخۆشی و پشتگوێخستنی پزیشکیەوە لە زیندانەکانی میسردا مردوون بوونەتە 3 کەس. ئەوەش ڕاستی ئەو راپۆرتانە دەردەخات کە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لەبارەی زیندانەکانی ڕژێمی میسرەوە بڵاوی دەکەنەوە. ثم قست قلوبكم من بعد ذلك فهي كالحجارة أو أشد قسوة وإن من الحجارة لما يتفجر منه الأنهار. مستەفا قاسم لەگەڵ 700 کەسی تردا بە تۆمەتی بەشداری لە پەناگیری گۆڕەپانی ڕابیعی عەدەوی دەستگیر کرابوو. لە مانگی ئەیلولی ساڵی 2018ەوە کە بڕیاری سزادانی دەرچووە ناوبەناو مانگرتنی ڕاگەیاندووە و داوای ئازادکردنی کردووە. ڕۆژنامەی واشنتۆن پۆست راپۆرتی پەیامنێرەکەی لە قاهێرە سودرسان ڕاگڤانی بەڵاو کردووەتەوە کە لەبارەی مردنی مستەفا قاسمەوە دەڵێت ناوبرە و گومانی وابوو کە ڕاگەزنامە و پاسپۆرتە ئەمریکیەکەی و ئەو نامەی ئاڕاستەی ترەمپی کردبوو ڕزگاری دەکەن، بەڵام ناوبرە و لە هەڵەدا بوو. راپۆرتەکە دەڵێت قاسم بڕوایوا بوو کە حکوومەتی وڵاتەکەی دێت بۆ ڕزگارکردنی و ئەو پاسپۆرتە شینەی پارێزبەندیەتی لە گولە کەس زیانی پێناگەێنێت، بە تایبەتی لەلایەن حکوومەتێکەوە کە ملیارەها دۆلار وەکو یارمەتی لە ئەمریکا وەردەگرێت. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە لەو کاتەوە کە سەرۆک ترامپ سەردانی خۆرهەڵاتی ناوەڕاستی کردووە، کۆشتن لە دەرەوەی یاساوە لە میسر چەندین بەرامبەر زیاتر بووە، چونکە ترامپ هاوپەیمانەتی ئەو ڕژێمانەی پێباشترە کە بە دیکتاتۆرە باشەکان ناوی بردن، نەک گەشەکردنی مافی مرۆڤ و دیموکراسی لە ناوچەکەدا. لە دوای مردنی سەرۆک محەممەد مورسی لە نێوان دادگادا کە پێشتر هۆشداری دابووە دادگا کە ژیانی لە مەترسیدایە بە هۆی پشتگوێخستنی پزیشکی و خراپی مامەڵە لەگەڵکردنی ئەم جۆرە مردنانەی ناوزیندانەکانی میسر بووەتە دیاردەیەکی ترسناک. بە پێی راپۆرتەکانی مافی مرۆڤ جگە لە ئاشکەنجەی بەردەوام و پشتگوێخستنی پزیشکی، زیندانەکان لە هەر ئامێرێکی گەرمکردنەوە و جلوبەرگی زستانە و پێخەف خاڵی کراونەتەوە و ژیانی زیندانیان لە مەترسی جدیدایە. بەڵام ئەوەی بووەتە هۆکاری ئەو قەسابخانە بەردەوامە بێدەنگی کۆمەڵی نێودەوڵەتی بەگشتی و ئەمریکا بەتایبەتیە کە سەرۆک ترامپ لە پێشوازی عەبدولفەتاح سیسیدا ناوبراوی بە هاوڕێی زۆر باش و بلیمەت ناوبرد، ناوبراویش بە بەرزکردنەوەی دروشمی جەنگی دژە تیرۆر. وەڵامی هەموو راپۆرتەکان دەداتەوە کە باسی خراپی ڕەوشی مافی مرۆڤ و پێشێلکاریەکانی ڕژێمەکەی دەکەن. لە دوای ئەوەی ترامپ بۆ قەشە ئەندرۆ برۆنسۆن چەکی گەماروی لە دژی تورکیای هاوپەیمانی لە ناتۆدا بەکارهێنا، بەڵام بۆ تراژیدیای جەمال خاشقچی و مستەفا قاسم هەڵوێستی نییە. ئەو پرسیارت دەکرێت کە ئایا مرۆڤەکان لە تەرازوی کۆشکی سپیدا بە یەک چاو سیر دەکرێن؟ وەڵامی چاودێرانی سیاسی ئەوەیە کە قەشەی ناوبرا و ئەندامی کەنیسەی ئینجیلی ئەمریکایە کە بە جەماوەری دەنگدەری ترامپ دەژمێردرێن. بەڵام مستەفا قاسم موسڵمانە و ترامپ دژی هاوڵاتیانی موسڵمان و ئەفریقای و ئەمریکای لاتینە و هەمان حەماسی نییە بۆ بەرگری لێکردنیان، بە تایبەتی سیسی بە گەنجینەی گرانبەهای ڕێکخراوی زایانی و قەوارەکەی هەژمار دەکرێت و ناتانیاهۆ بە هاوڕێی خۆشەویست ناوی دەبات.